لاهور شێخجەنگی بە مەدەبوونی سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەنی نوێرانی عێراق و ژمارەیەک لە پەرلەمانتارانی یەکێتی پێشوازی لە محەممەد حەلبووسی سەرۆکی ئەنجومەنی نوێرانی عێراق و سەرۆکی هاوپەیمانی هێزی عێراقیەکان و وەفدی هاوڕێی کرد. سەرەتا وەفدی میوان پیرۆزبایی سەرکەوتنی بەڕێوەچوونی چوارەمین کۆنگرەیان لە یەکێتی نیشتیمانی کوردستان کرد. لەو دیداردا باس لە بارودۆخی سیاسی و ئەو ئاستەنگانە کرا کە ڕوبەڕووی پرۆسی سیاسی بۆتەوە. دواتر گفتوگۆ لەبارەی پێچێنانی کابینی نوێی حکوومەتی عێراق کرا کە دەبێت بە جۆرێک بێت سەرجەم هێزە سیاسەکان بە کورد و عەرەب و سوننە و شیعە و تەواوی پێکهاتەکان تێیدا بەشدار بن بۆ ئەوەی سەقامگیری بۆ بەغدا و پارێزگاکانی باشوور بگەڕێتەوە. هەر لەو دیداردا باس لەوە کرا پێویستە ئەجەندای حکوومەت ڕوون و ئاشکرا بێت سەبارەت بە بەشداری لایەنە سیاسەکان و داواکاری خۆپشاندەران. لە تەوەرێکی تری دیدارەکەدا تەکید لەوە کرایەوە دەبێت حکوومەتی نوێی عێراق بەپێی دەستور مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان بکات و پرسی بودجە و موچە نەکرێتە پرسێکی سیاسی بۆ هاوڵاتیان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان. هەروەها مەترسی تیرۆر و بەهێزبوونەوەی داعش لە عێراق بەشێکی تری گفتوگۆکان بوو. لەو بارێشەوە تەکید لە مانەوە و هەماهەنگیکردن لەگەڵ هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانان بە گرنگ وەسف کرا بۆ ئەوەی جارێکی تر نەبێتە مۆتەکەیەک بۆ عێراقیەکان. لە کۆتایی دیدارەکەشدا تیشک خرایە سەر ئەوەی دەبێت گفتوگۆکان لە نێوان هەردوو لاو تەواوی هێز و پێکاتە سیاسەکانی عێراق بەردەوام بێت لە پێناوی چەسپاندنی بنەماکانی دادپەروەری و هاوڵاتی بوون بۆ هەموو گەلانی عێراق.